ڕۆژانە کتێبێکم بەدەستەوە بوو بۆ بانکخوازان. مامۆستای بانکخواز ئەندازیار عوسمان محەممەد ڕەشید نووسیوێتی چاپی دووەم 2019 چاپکراوەتەوە لە لاپەڕەی 54 دەڵێ مام ئەمین ئەحمەدێک هەبووە لەو منتیقەی گەرمیانە، ناوی مام محەممەد ئەمین بووە، مام محەممەد ئەمین کوڕی ئەحمەد بووە، شوان بووە. ڕۆژێک گەرمای هاوینە، ئاوەکەی زوو خواردوێتەوە، زۆر دەڕوات تا دەگاتە شوانێکی تر، کوڕێکی گەنجە، دەبەیەک ئاوی گەورەتر لەوی لە ماڵەوە هێناوە، هەندێک ئاوی پێماوە. ئەڵە کاکەی جانی یارمەتیم بدە بەرەو وا ئێوارە دەڕۆین و نوێژی عەسرەکەم نەکردووە، وەڵڵاهی ئاوەکەم تەواو بووە و فریای دەستنوێژ ناکەوم. مام محەممەد ئەمین لە شەریعەتا هیچ شارەزاییەکی نییە، مامۆستایەکیش لە گوندەکەیاندا نەبووە فێری ئەوەی بکات تەیەموم هەیە، هەر تەیەمومی نەبیستووە لە کاتی ئاوا سەغڵەتی و بێ ئاویدا لە شوێنێکا کە تۆ ئاوت پێ نەماوە یان بۆ خواردنەوە زۆر زەروری چۆن تەیەموم دەکەی بە زەویەکە، ئەوەی هەر نەبیستۆ شارەزانیە. شوانی دووەمیش کە گەنجەکەویش هەوانە هەر نازانێ، ئەڵێ وەڵڵاهی مام محەممەد ئەمین ساغڵات مەبە، وەڵڵاهی ئاوی خۆم نادەم بە تۆ، کاکە جارێشکە ئاو زۆرتر بێنە. ئەڵێ وەڵڵاهی لێ دەستم چوو، بەسەرما تێ ناپەڕێ، بەڵام تکال لێ دەکەم، تۆ ئاوت پێماوە، بەشی دەستنوێژەکەم بدەیە وا بەرەو مەغریبیش دەڕێن با من نوێژی عەسرەکەم نەفەوتێ، هەتا دەگەینەوە ئاوای. ئەڵێ نایدەم، ئەڵێ بە پارە، ئەڵێ نایدەم، ئەڵێ وەرە لە ناو مەڕەکەما کاوڕێکی زۆر قەڵەوی دابەستە، کامەی دڵی تۆ دەیگرێ، وەرە هەڵی بژێرە بەس ئاوی دەستنوێژەکەم دەیە. خۆ تۆنە لە تینوانە دەخنکەی نەتینوت دەبێ وەر بەشی خۆتی لێ بخۆ، ئەوەی مایەوە من هەرچۆنە بێ دەستنوێژەکەمی پێدەشۆم، بەس توخوا با نوێژی عەسرەکەم نەفەوتێ. وەرە یەک کاوڕ هەڵگرە، ئەگەر زیاتریشت دەوێت لەوەش هەڵگرە، چەندت دەوێت لە مەڕەکەما هەڵی بژێرە بەس ئەوەندە نوێژی عەسرەکەم نەفەوتێ. سەیری ئەم ئیمانە بەڕێزان، ئەم دڵسۆزیە بۆ دین، ئەم پەیوەندیە لەگەڵ خاڵقا. ئێستا کەسەکە ئاوی گەرم نەماڵەوە، ئیسراحات سۆپای گەرم لە زستانە، کەسی تااقەتی نییە، وەڵڵاهی تااقەتم نییە بۆ بەیانی هەستم نوێژەکەم بکەم، تااقەتم نییە نوێژی عەسرەکەم بکەم. خۆ ئەگەر لێی بپرسی هەزار ئەوەندەی مام ئەحمەد دەزانێ هەموو فقی ئیسلامی ئەوەندەی بیستۆ ئەوەندە بۆ باس کراوە، ئەوەندەی گوێی لە ڤیدۆ بۆ هەموو تەلەڤیزۆنێک سوپاس بۆخوا بیکەوە، چەند مامۆستای بەڕێزی ئاینی شەو ڕۆژ قورئانت بۆ تەفسیر دەکەن، مانای فەرموودەکانت بۆ دەکەن، بەڵام خەڵکی ئێمە عەقیدەکەی هەبوو، ئەم عەقیدەیە سەرفرازت دەکا، ئەم عەقیدەیە لە مێشکتا بوو تۆ سەرفرازی بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار.